سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. خۆشحاڵم هاتوومەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی ڕاستەوخۆی ئەمرۆ تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە بەرواری دووشەممە هەفتەی مانگی ڕێبەندان. لە بەرنامەی ئەمڕۆماندا میوەنداری بەڕێز کاک جەمال بزرگپور ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە دەبین بۆ هیوایەتە کۆتایی لەگەڵمان بمێنەوە. هاوڕێ جەمال سڵاو لێبێت، زۆر سپاس کە بەشداری لەم بەرنامەیە. زۆر سپاس بۆیەوە سڵاومەیە لە بۆ بینەرانی عەزیزی ئەو بەرنامەیە لە خزمەتدا. زۆر سپاس کاک جەمال، با بڕۆینە سەر پرسیارەکانمان. بە کورتی ئەرزیابیتان لە ئاخێزێکی جەماوەری کە لە ئێراندا لە ئارادایە و بە شۆڕشی ژینان ناوزەتکراوە چییە؟ و بفەرمونون کە بە جۆرێک شاهدی داشکانی خۆپیشاندانەکانی سەرشەقامین و کۆماری ئیسلامی وا دەنوێنێ کە بە شێوازێک لە شێوازەکان پاشەکشەی بەم شۆڕشە کردووە. بەڵێ، ئێوە دەزانن و هەموو بینەرانی ئازیزی ئەو بەرنامەیەش دەزانن هەر لە سەرەتای دەستپێکردنی شۆڕشی ژینە ئێمە و ئەلبەتە زۆر خەڵکی تریش باسی ئەوەمان دەکرد کە ئێمە نابێت چاوەڕوانی ئەوە بکەین کە ئەو شۆڕش و ئاخێزە جەماوەریە کە دەستی پێکردووە و ویست و داخوازەکانی خۆی هێناوەتە گۆڕێ زوو بە ئاکام بگات، زوو بە نەتیجە بکات و ئینتزارێکی نەتیجێکی زوو ڕەسمان نەدەکرد. هەرو کاتەی ئێمە و زۆر خەڵکی تریش تاکیدمان لەسەر ئەوە کرد کە بۆ ئەوەی کە ئەوە مسوەگەر ببێت بە ئاکام بکات پێویستە کە ئەم بزوتنەوەیە بەردەوام بێت، لە بەردەوامی خۆیدایە کە دەتوانێت ئەو مەلزوماتە ئەو ئیمکاناتە پێویستە بۆ ئەوەی کە بتوانێت ویست و داخوازەکانی خۆی مسوەگەرکات ئەوانە دەستەبەر بن. ئێستا واقعیەتەکەی ئەوەیە بۆ بەردەوام بوونیشی هەموو جارێ تاکیدمان لەسەرەوە دەکرد کە خاسیەتەکەی لەوەدایە کە لە نەتیجەی بەردەوام بوونی جگەلەوەی کە وشیاری و ئاگایی زۆرتر دەبێتەوە، جگەلەوەی کە ئیمکانی ڕێکخراوبوون زۆرتر دەبێتەوە، جگەلەوەی کە ڕێبەرانی بزوتنەوە بە ڕێبەرانی ئەمەلی لە نێوخۆدا گەشە دەکەن، پەروەردە دەبن، باردێن و سوکانی ئەو ئاعترازە دەبێت بەدەستەوە دەگرن، لە هەمان کاتیشدا کۆمەک دەکا بەوەی کە جەماوەرێکی زۆرتر پێوەست بن و شۆڕش بە هێزێکی زۆرتر بربەرەکانی لەگەڵ کۆماری ئیسلامی بکەن و ئەو هێزە جەماوەریە بێنێتە مەیدان. بۆ هێنانی هاتنە مەیدانی هێزی جەماوەری پێویستی بەوە بوو کە قسەیشمان لەوە کرد کە ئەتافمان بێ لە تاکتیکە، خۆمان بە ڕەوشێک نەبەستینەوە. ئەگەر هەمومان لە بیرمانە هەر لە سەرەتاوە هەر بۆ چوونەوە مانگرتنی گشتی ئەعلام کرا کە هەموو خەڵک بتوانن تێدا بەشداریکەن. دقیقاً کۆماری ئیسلامی بۆ بەرەبەرەکانی لەگەڵ ئەو وەزیەتە بۆ ئەوەی کە لە نەتیجەی بەردەوامبوونی ئەم بزوتنەوەیە خەڵکێکی زۆرتر پێوەست بن، ئەم کەوتە بربەرەکانەی تونند و تیژی نواندن و خشونەت نواندن بەرامبەر بە خەڵکێک کە هاتبوونە سەر شەقامەکان داوای نانکار، ئازادی و بەرابەری و ئەو شتانێک کە لە ماوەی 43 ساڵە حکوومەتی ئیسلامی لێزەڵکردن داوای ئەوانەیان دەکرد و ئەوەی کێشا بۆ خشونەت بۆەوەی کە ئەو خشونەتە ببێتە هۆی ئەوەی کە ترست و دڵڕاوچێ پەرە پێ بدەن. و ئێمە تاکیدمان دەکردەوە کە ئێن ئەتافە دەبێت ببێت لە تاکتیکە بۆ ئەوەی کە ئەو حرەکەتەی جمهوری ئیسلامی ئەو سیاسەتە کۆماری ئیسلامی بە تایبەت ئیستیفادەکردن لە هێزی سەرکوتکردی بتوانێت خونساکاتەوە. ئێستا بە بڕوای من ئەمە لە مەرحەلەیەکی وادەین شتێک بە ناوی پاشەکشەی شۆڕشی ژینە لە مەعنا نادا. بە بڕوای من ئێمە زۆر شەواهد لە بەردەستدایە هەر لەو ماوەیە نزیک بە 5 مانگە ئەم شۆڕشە ئیدامەیە لە شێوەگەرێکی جۆر بە جۆر لە ئامرازی جۆر بە جۆر ئیستیفادە دەکرێت بۆ شۆڕشە بەردەوامی خۆیان. ڕاستە تاکتیکەکەی گۆڕیوە،
ڕاستە مەسەلەن ئێستا بە جۆرێک لە جۆرەکان وەکو ڕۆژەکانی ئەوەڵ ئەو ئاخێزە لە شەقامەکاندا زۆر بەرچاو نییە، بەڵام بە دەلیلی ئەوەی کە ویست و داخوازی خەڵک کە عیبارەتە لە ژیان ئازادیدا کۆکرابووەوە خواانە جوابی وەرنەگرێتەوە، نەتەنیا جوابی وەرنەگرێتەوە بەڵکو کۆماری ئیسلامی نەدەتوانێت و نەدەی هەوێت چکۆلەترین ئینعتافێ بەرامبەر بەوانێ نیشان بدەن، کەوابوو مەسئلەکە هەرماوە و بەنابەرین شۆڕشەکەیش هەرماوە، ئاخێزی جەماوەریەکەیش ئەو ئەترازی جەماوەریە بەرامبەر بەدەسەڵاتی کۆماری ئیسلامی هەرماوە، خاستی سەرنگونی کۆماری ئیسلامی هەر دیسانەوە خاستێکی عمومی خەڵکی سەراسەری ئێرانە. ویست و داخوازەکانی خەڵک هێشتا جواب نەدراوەتەوە، کەوابوو بە بڕوای من ئەم ئەترازات و ناڕزایەتیانە لە ئەشکاڵێکی تر لە شێوەگەرێکی تر ئیدامەیە. خۆب تەبیعیە کۆماری ئیسلامی بەوەی کە توانیوتی بەهێزی سەرکوت بە خوشونەت نواندن شەقامەکان بە جۆرێک ئەتراز و ناڕزایەتانی خەڵک لە شەقامەکان کەسب بکاتەوە، ئەوە بە سەرکەوتن بخۆی بزانێت و ئەوە بکاتە ئامرازێک بۆ بەقاو مانەوەی خۆی، بەڵام بۆ خۆشیان چاکەزانن و هەموو کەسێکیش باشە زانێت بە کردەوەکانی خۆیان نیشان ئەدات کە ترس و دڵڕاوکەوە دەزانن کە ئەم بزوتنەوەیە هێشتا بەردەوامە، ئەم بزوتنەوەیە خەریکە خۆی بەهێز دەکات، ئەم بزوتنەوەیە خۆی بە ئەرسێکەوە نەبەستووە و تەلاش دەکات بە شێوەگەرێکی جۆر بەجۆر ئیدامە بە ڕێگەکەی خۆی بدات و بتوانێت ویست و داخوازەکانی خۆی کە لە ژن ژیان ئازادیدا کۆکراوەتەوە بتوانێت ئەوانە مسۆ دەکات. تەبیعەتەن ماوە دەکێشێت و ئەوە ئیتفاقەن ڕێگەی کە دەرس و ئەزمونێکە بۆ ئێمە کە ئەگەر لەم سەنگەرە کشاینەوە سەنگەرێکی تر بکەینەوە، ئەگەر لەم ئەرسەیە جمهوری ئیسلامی توندوتیژینوان لە ئەرسەیەکی تر لە مبارزە و بەربەرەکانی لەگەڵ کۆماری ئیسلامی بتوانین دەرگا بکەینەوە بۆ ئەوەی کە ئەو هەدەفەکە بوومان ئەوەی کە شۆڕشی ژینا بەهێزکەین، ئیمکان فراهەمکەین خەڵکێکی زۆرتر پێوەست بن و بەهێز بەرامبەر بە کۆماری ئیسلامی بێتین، ئەوە ڕێگەی کردوتەوە بۆ ئەوانە. خۆب ئەمە زەمان دەبات، ماوە دەبات و تەبیعەتەن دەبێت خۆمانی بۆ ئامادە بکەین. ئەوەی وا مهمە ئەرزیابی من ئەوەیە ئەگەر لە سەنگەرێکا کشاوینەتەوە یا کەس بووین ئەم شۆڕشە، بەڵام ئەرسەکانی تر بە قووەتی خۆی باقیە، شۆڕشی ژینا هەر بەردەوامە و بە بڕوای من ئەو خەیاڵی کۆماری ئیسلامی هەواکە لە 96 کوتیان بە نەتیجە نەگەی 98 لێکەوتەوە توندی تیشتر 98ش عینی ئەو کارەیە کرد و معلوم بوو کە لە ساڵی 1400دا بەتون و تیشتر خۆینوان. ئێستاش ئەوە هەر حرەکەتێکە بۆ وردان بە هێزەکانی خۆی و بە دەم و دەستگای خۆی و بۆ ئەوەی کە بتوانێت بربەرەکانە بکەن. ئێمە دەزانین ئەم بزوتنەوەیە تازە سەریگەڕانەوەی نییە، بۆ خۆیان لە ئامارەکانی خۆیان لە قسەکانی خۆیان ئەوە دەڵێن. چاوێک بە ڕۆژنامەکانی کۆماری ئیسلامی هەر کافیە ڕۆژێک چاویان لێ بکەین، ڕەنگدانەوەی ئەم ترس و دڵڕاوچێ دەبینین کە شۆڕشی ژینا ڕاستە لەو سەنگەدا کشاوتەوە، بەڵام هەروە بەردەوامە و من هیوادارم لە ئیدامەدا بەکاربردنی شێوەگەرێکی جۆر بەجۆر بتوانین ئەو هێزە لە دەوری کۆ بێتەوە و بتوانێت داخوازەکانی خۆی مسۆگەر بکات. بەڵێ هاوڕە جەماڵ، یەکێک لە تایبەتمەندیەکانی باوا بڵێن کە ئەم شۆڕشە ئەوەیە کە هاوپشتی جەماوەری لە پشتیەوەتی و وەکو خۆتان نشارەتان پێکرد بەردەوام بوونیەتی. لێرەدا ئێمە شاهدی جموجۆڵێکی ئۆپۆزیسیۆنین بخصوص لە دەرەوەی وڵات. ئەمە بۆی بزانم کە بنەمای ئەم جموجۆڵانە چییە و پێشەوەی کە بڕوومە سەر پرسیارێکی مشخص ئەم ئۆپۆزیسیۆنانە کامانن؟ هەر ئەو کاتەی شاردیشان دەمە ئەو بڵێم ئەو پێشبینیە دەکرا و قسە دەکرا کە بە بەردەوامبوونی شۆڕش ئەوەی وا پێ دەڵێن ئۆپۆزیسیۆن دەکەونە جموجۆڵ. ئەوەی کە ئۆپۆزیسیۆنە ئەتوانین بیکەینە بە بڕوای من بە دوو بەش. یەکی ئۆپۆزیسیۆنی جەماوەری کۆماری ئیسلامیە کە ئێستا لە ئێران، لە شارەکانی ئێران، کوردستان بە شێوەگەرێکی جۆر بەجۆر لە ڕێگای جۆر بەجۆرەوە تەلاش دەکەن کە ڕێگا بدۆزنەوە ئیمکانات و
معلوماتی بەهێزبوونی خۆیان فراهم بکەن و بتوانن بربەرەکانی لەگەڵ جمهوری ئیسلامی تا ڕاماڵینی تا هەڵپێچانی ئیدامە بدەن. بەڵام لە عینی حاڵیشە ئۆپۆزیسیۆن لایکی تریش هەیە. ئەویش عیبارەتە لەوەی کە هەروە کە عەرزم کردی پێشبینی دەکرا کە بە ئیدامەدان و بەردەوامبوونی ئەم شۆڕشە ئیمکانی ئەوەی کە ئۆپۆزیسیۆن لە بەشێکی تردا دیسانەوە بکەوێتە کار و تەلاش بکات کە مۆری خۆی بەسەر ئەم بزوتنەوەدا بکەوێت پێشبینێکی چاوەڕوان کراوبوو. ئەوەی کە بزوتنەوەی جەماوەریە تەلاش دەکات لە ئێعتراض و مبارزەی خۆیان دژی کۆماری ئیسلامی تەلاش دەکات بۆ ئەوەی کە دەسەڵاتی جەماوەری بەسەر ئەو بزوتنەوەیدا بسەلمێنێت و بیسەلمێنێت کە ئەمە جەماوەری خەڵکی ئێرانن بە ڕێکخراوەکانی خۆیان دەتوانن چارەنووسی سیاسی خۆیان بۆ داهاتوو دیاری بکەن. بەڵام لە عینی حاڵا ئۆپۆزیسیۆنێکی تر لەملاوە تەلاش دەکات بۆ ئەوەی کە بەر بەم حرەکەتە بگرێت دەسەڵاتی جەماوەری و حاکمبوونی خەڵکی کرێکار و زەحمەتکێش بەسەر چارەنووسی خۆیانە شتێکە کە تەلاش دەکەن بەری پێ بگرن و خۆیان بکەن بە ڕاهبەر و بکەن بە ئالتەرناتیڤی ئەو بزوتنەوەیە لە مقابل ئەو بزوتنەوە جەماوەریەدا. بەنابەرین ئێمە ئەم حرەکەتە تەنیا ئەوە ئێستانا لە حرەکەتایك شۆڕشایەکە لە وڵاتانی عەرەبی کرا ئەوە شاهد بووین بە مەحزیەوەی کە بزوتنەوەکە خەریک بوو درێژە پەیدا بکات بە جۆرێک لە جۆرەکان بۆ ئەوەی کە بربەست بخەنە ڕێگەی بەلاڕێدا دەیان برد. کەسانێک ئالتەرناتیڤهایەک بۆ ساز دەکرات و تەلاش دەکرات ئەو بۆچوونە کە دەیهەوێت چارەنووسی خۆی دیاری بکات بیگوێزێتەوە بۆ شوێنێکی تر. ئێستاش لە ئێرانە ئەو مەسئلە هەروە خەریکە ئیدامە پیدا دەکات. تۆ بژاکەن ساڵی 57 عینی شت بوو. ساڵی 57 وەختێکیان خەڵک دژی ڕژیمی پاشایەتی دەستیاندا خۆپیشاندان و ئێعترازات و مبارزات پەرێسەن لە ئیدامەی خۆیدا خەریک بوو شعاری ڕادیکاڵ ویست و داخوازی ڕادیکاڵ داهاتە پێشەوە ڕێکخراوە جەماوەریەکان خەریک بوو شکڵ بگرن بۆ بەرگرتن بەوەی کە لە ئیدامەی خۆیدا وای لێبێت کە خەڵک چارەنووسی خۆیان بەدەستی خۆیان دیاریکەن خۆیان حاکم بەسەر نوشتی خۆیان بن. خمینیان لە نەجەفەوە برد بۆ وڵاتی پاریس و لەوێ ئەکسیان لە مانگا دۆردیەوە و سواری بزوتنەوەکەیان کرد و فەورەن تەواوشدە ئێلامیان کرد. ئەمە ئەوە بڵم کە ئەمە شگردێکە کە ئەوانەی کە نایان هەوێت خەڵکی ڕاپەڕی و حاکم بێ بەسەر سەرنەوشتی خۆ و چارەنووسی سیاسی خۆیدا ڕەوەشێکە بۆ ئەوەی کە بتوانن بەری پێ بگرن. هەر ئێستاش ئەمان بزوتنەوە ئەم حرەکەتانە لەنێو بەشێکی تری ئۆپۆزیسیۆنا دەبینین. یەکێ دەڵێ ڕەفراندۆم بکەین، یەکێ دەڵێ قانونی ئەساسی پێدا بچینەوە، یەکێ دەڵێ قانونی ئەساسی بخێنە ڕەفراندۆمەوە، یەکێ دەڵێ دەبێ ئیسلاحات لە بەعزێ کارەکانە بکەین، یەکێتر دەڵێ دەبێت تۆزێک مەسەلەن شکر و شەمایل بگۆڕین، دەبوو چاوەکان بگۆڕین، مەلاکان لاچن جەماعەتێ تر بێنە سەرکار و هەمووی ئەمانش لەژێر ناوی دموکراسی و حقوقی بەشەر بەوە دەیڕازێننەوە. بۆچی؟ بۆ ئەوەی کە ئەساسەن بەر بەو لە بەردەوامبوونی شۆڕش بەر بە ڕادیکالیزم بوونی و شۆڕشە بگرن، بەر بەوە بگرن کە خەڵک لە نەتیجەی بەردەوامبوونی بەهێز بێت و حاکم بێ بەسەر چارەنووسی سیاسی خۆیاندا. ئێستا بە بڕوای من ئێمە ئەم سەربەندیە بە ئاشکرا دەبینین لە ساحەی سیاسی ئێراندا و بەرچاویشە و یەکێ داوای وەکالەت دەکاتەوە کوتم ئاینتر داوای شتێکی تر دەکەن و ئەمە فقط بۆ ئەوەی کە ئەو مبارزاتە لە ئێرانە بگوێزنەوە بۆ دەرەوە لە دەرەشەوە بیدە لە دەستی جەماعەتێک و ئەو یا نەفرێک و ئەوە هەموو کارێک تەسمیم بگرێت و ئەمە ئەمەلەن بەلاڕێدابردنی ئەو بزوتنەوەیە. هەروە کە تا ئێستا لە ئەو نمونانە کە
ئەو بزوتنەوەیە کە بەهێز بێت مانەیەکی جددی دێ بە بەرامبەر ئەمان لەمە نێگەران و ڕاستەکەی نایڵن بەردەوام بێت و بەهێز بێت بۆ ئەوە بەپەلە دەست بەکار دەبن هەواکە ئەرزگە هەریکە بە بارێکە خەریکن کە بزوتنەوەکە بەلایکی ترا بەر بەڵام هەمویان لە چەند شت مشترک یەکەمیانەوەی کە بەر بە دەسەڵاتی جەماوەری بگرن بەر بە ئەوە بگرن کە خەڵک چارەنووسی خۆیان بەدەستی خۆیان دیاریکرد لە تەریقی هێزی خۆیانەوە هێزی ڕێکخراوی خۆیانەوە بەر بە چوزانم بەهێزبوونی جەماوەری بگرن و لەو ڕێگاوە بە ئیستفادە لە دین بێعەداڵەتی و نابەرابەریەکانی کە لە کۆمەلگادا هەیە ئەوانە ئیدامە پێ بدەن و بە علاوەیەوەی کە ئێستا لە ئێرانە هەمووشیان لەسەر یەک سازن ئەویش بە ناوی تەمامیەتی ئەرزی کە نازانم وەختی بەرنامەکە ئیجازە بدا دوایی قسەی لەسەرکەی ئەمانە نقطە مشتەرکی ئەمانە هەمووی ئەمانە پێمان دەڵێ ئەوان ڕاستە بۆ چوونەکانیان لە زەر وەرەقی دموکراسی حقوقی بەشەرا دەپێچنەوە بەڵام لە واقعدا ئیدامەی هەمان سیستمە بەڵام بە شکلی تر بە دەموچاوێکی تر و تەلاشە بۆ ئەوەی کە بزوتنەوەی جەماوەری بەهێز نەبێت و نەتوانێت چارەنووسی خۆی دیاری کرد. بەڵێ زۆر سپاس هاوڕە جەماڵ دوو پرسیار لە قسەکانتانە بۆ من دروست بوو یەکێکی باسی تەمامیەتی ئەرزی یەکێکیشی وەکاڵەت بوو باسی وەکاڵەتەکە بکەین لە درێژەی ئەم جمع و جۆڵانە بەشێکی لە ئۆپۆزیسیۆن هەرا یا کارزاری وەکاڵەتدان بە کوڕی شایان وەڕێخست ئامانجی ئەم هەرایە چییە؟ ئامانجی لەم هەرایە ئەمەی کە ئۆپۆزیسیۆن وە گرایشاتی جۆربەجۆری ناو کۆمەلگا دەکەونە خۆ بۆ ئەوەی کە مەسەلەن هەرکامە تەرخ و بەرنامەیان هەبێت و تەلاشکەن بۆ ئەوەی کە سوار بن بەسەرەوە شۆڕشدا خۆ بە عیبارەتێک ئەوە ئەمرێکت بەدیهی بەڵام لە ئەین حاڵە بۆ ئێمەش ئەمریکی بەدیهیە کە ئەوە بە نەقد بکێشین و زەرروزیانی ئەوە بۆ بزوتنەوەی ژینە و زەرروزیانی ئەوەی بۆ داهاتووی ڕۆشنی جەماوەری خەڵکەوە بخینە پێشجا و ئەوە ڕۆشنکەینەوە ئەمەش یەکێکتە لەو کارانەیە بە بڕوای من ئەم دانی وەکالەتە هەر دەچێتە ئەو خانێ ئەو بەشە لە ئۆپۆزیسیۆن کە تەلاش دەکەن کە بزوتنەوەی شۆڕشگەرانە لە ئێراندا بە ئاقارێکی تردا بەرن نیگەرانن لە ئیدامەکەی بەنابەرین لە ئێرانەوە لە ناو شارەکانی ئێران و کوردستان هۆ دەیگوێزن بۆ دەرەوە ئەوە گویا ئەوە تەنیا و مشکڵەی ئەم بزوتنەوەی ئەوەی کەسێکی نییە ڕەهبەرێکی نییە دەمڕاستێکی نییە کە مەسەڵەن دانێک بە وەکالەت ئەویش بە دنیای مەجازی سەروبینی ئەسڵەن معلوم نییە دانێک پەیدا بکەن کە ئەو مەسەڵەن وەکاڵەت پەیدا بکات و بچێت لەم لاولا قسە بکات و بچێ نمایندگی خەڵکی ئێران بکەن ئەمە بە بڕوای من جگەلەوەی کە حرەکەتێکی تەواوەن زدی دموکراتیکە بەڵام یەک شت واقعیت دەبێت بزانین کە ئەمنەوە ڕەفتارانە کە ئەم بەشە لە ئۆپۆزیسیۆن بە تایبەت ئەوەی کە ئەوە ناوتان بە سەڵتەنەت خوازان و مەشروتە خوازان نێوزەت کراون ئەم هەرایان وەڕێخستووە بە تۆری واقعی بە قۆڵی فارسی دەڵێن ئاب دەرهاوان کوبیدەنە خۆشبەختانە دیمان ئینعکاسێکی باشی وەرنەگرێتەوە کاسی وەرنەگرێتەوە لە ئێرانە و لە ئێراندا زۆر بە بێبایەخی بەرخوردیان پێکرد دلیلەکەشی زۆر ڕۆشنە یعنی ئەسەن حسابی تا چارتایە ئەوانە تا دوێنێ لە نەتیجەی ئینقلابێکی گەورەی ئەم خەڵکە وە دەرنێران ئێستا چۆنە بە دموکراسی و حقوقی بەشەر و نازانم ئەو ناودا ئیتر من ئەوە ناکەم و ئەوە دەکەم فەورەن دێنەوە سەرکە ئەخە مەگەر خەڵکی ئێران زۆر زۆر لەوە وشیارتر و ئاگاهترن کە بتوانن دوای فریوی ئەو نوع تەبلیغاتانە بخۆن خۆ ئەلبەتە مەجموعەی دەست و پەیوەندی خۆیان هەیە بەڵام بە تووری واقعی ئەمە ناتوانێت بە بەهێزێکی جەماوەری ئەم هەرایە کە سازیان کردووە جێگە و پێیگەکەی دەبێت لەوەدا ببینین کە یەکەم بە بڕوای من هێشتا غەرب دەستی لە کۆماری ئیسلامی نەشتووە بە تەواوی فشاری بۆ دێنێت لە تەریقی جۆر بە جۆرەوە ئەوە زۆر مەورد هەیە فشاری بۆ دێنێت ئەمە یەکێک لەو فشارانەیە و بۆ خۆشیان دەزانن ئەمە جێگە و پێگەیەکی قایم و محکەمی لەنێو جەماوەری ئێراندا نییە
بە هەموو هەراوریای کە سازیان کرد نانتوانی حرەکەتێکی بەرچاو سازمان بدەن کەوا بوو فشار دێنێ بۆ مەسەلە ئەمە یەک دوو هەمان هەوە کە ئەزم کردی ئەوە ئەو نوع ڕەفتارە ئەو نوع کردارە ناخواتەوە لەگەڵ ئاگاهی خەڵک لەگەڵ تەجروبەی خەڵک لەگەڵ ئەزمموی خەڵک کە دوێنێ لە نەتیجەی ئینقلاب و قوربانێکی دانێکی زۆر هەر بەدەستی ئەمانە وەدەرنەران ئێستا دیسان بێنەوە سەرکار و دیسانەوە خەڵک گۆیا سوکانی مبارزات و ئەترازاتیان بسپێرن بە جەنابیان هەر چەنە پێخۆشە و هەر جۆرە پێخۆشە کار کرد ئەخدی تەواوی ژیان ئازادی دژایەتیە لەگەڵ ئەو نوع ڕەفتارە لەگەڵ ئەو نوع حرەکەتە و بنەماکەی لەسەر داریکردنی مافی چارەنووسە بۆ ئەوەی کە خەڵکی ئێران بە هێزی خۆیان چارەنووسی سیاسی خۆیان دیاری بکەن و ئەمە بەم معنای زدی دموکراتیکەوە بەڕوای من ڕاستە هەراهوریایکیان ساز کردە متاسفانە لەنێو لە دەرەوەی وڵات هەڵبەتە هەندێک دواکەوتن هەندێک قسەی لەسەر کرا بەڵام بە بڕوای من زۆر ناکێشێت دەخایێنێت دەخەوێت بە تایبەت ئەوەی شکەوتم ئەگەر جمهوری ئیسلامی لە نەتیجێ بەندوبەستێکە لە ژێرەوە پێکەوە هەیەە لەگەڵ وڵاتانی ئوروپایی و ئامریکایی ئەگەر بە نەتیجێ بگەن چونکە هێشتا مەسئلەیە ئەمانە دەچنەوە جێگەی خۆیان ئەوەی کە دەمێنێتەوە شۆڕشی ژینایە ئەمانە ئاون دەڕۆن هەر کەس شتێک دەڵێت و ئەحیانم بێتەوە جەرکات ئاون دەڕۆن ئەوەی دەمێنێتەوە شۆڕشی ژینایە شۆڕشی ژینایە دەبێت لە فکری خۆی دابێت جوابدانەوە بە هەر کام لەمانە هەڵەیەکی ئەوەیە هەڵەیەکی کوشندەیە جواب بۆ مەسەلە بتوانێت خۆی بەهێزکاتەوە بەڵێ هاوڕێ جەماڵ هەر وەکو خۆشتان شارەسان پێکرد ئەم کارزاری وەکاڵەتمی لە هەمە زۆر پێشوازی لێ نەکرا بۆ خصوص لە نێوەی وڵات کاریگەری ئەم وەکاڵەتە لەسەر شۆڕشی سەرشەقام چی بووە؟ بە بڕوای من یەکێک لە کارەکان بەم نۆع کارە ئەدەقل لە دەرەوەی وڵات بەم نۆع ڕەفتارە کە ئەمە کردیانە شاید هەدەفیشیان هەرەوە بووە ڕاستی کە نێڵن ئەو بزوتنەوەیە ڕادیکاڵ بێت نێڵن ئەو هەمبەستگی و ئیتحادە و ئەو هاوپشتیە کە لە نێو کۆمەڵانی خەڵکی ئێراندا جێگەی کردبوو ئەوە لە یەک بترازێن و بەم جۆرە حرەکەتێکی زیدی دموکراتیکیان سازماندا و هەر لێرەوە سەرمایە گوزاریکەن بۆ داهاتوی خۆیان کە ئەگەر سبحینێ ئەحیانن لە بنەوە جمهوری ئیسلامی و غەرب بە تەوافق نەگەیشتن هەوا چۆن خومینیان لە ئێرانە بزوتنەوەیان بردە دەرەوە و خومینیان ساخ کردەوە ئەمیش وی بەنە دەرەوە ئەو جەماعەتێک ساخکەنەوە کە ئەحیانن بتوانن ئیستفادەی لێ بکەن ئەمە بە بڕوای من زەرورزیانی زۆر بوو زۆر نابەجێگە بوو و زەربەیدا حدیەقل لە دەرەوە زەربەیدا لەو خڕۆشە جەماوریەکە لە دۆرەوە سازمان درابوو ئەلەی سیاسەتکان و دەسەڵاتی کۆماری ئیسلامی بەڵام لێرێش بە بڕوای من لە دەرەوەی وڵات زۆر جێگای نەگەر ڕاستە لەخرە هەراهوریایکیان ساز کرد من ناژم بە تەواوی منتەفی بووتە بەڵام بە بڕوای من لێرە زۆر کەس دژایەتیان لەگەڵ کرد و ئەو جێگە و پێگەی پەیدا نەکرد بەڵام بەحاڵ زەرورزیانی خۆی بوو و نیشانیدا مهم ئەوەیە نیشانیدا مەترسی زۆرە لەسەر ڕێگامە مەترسی زۆرە لەسەر ڕێگای بزوتنەوەی ژینە و بزوتنەوەی ژینە ئەگەر بیهەوێت داخوازی خۆی ژیان ئازادی بە نەتیجە بگەینێت دەبێت ئیتکای لەسەر هێزی خۆی بێت دەبێت ئیتکای لەسەر هێزی خۆی هێزی ڕێکخراوی خۆی بێت و دەبێت لەو ڕێگاوە بە بەهێزبوونی خۆی دیارە بە ئیسفادە لە تاکتیکی جۆر بەجۆر بتوانێت خۆی وا بەهێزکات کە ئەمانە هەموویان پەرتەوازە بنەوە و ئەو کاتەیە کە ئێمە متوەجێ دەبین کە ئەمانە ناتوانن بە نەتیجێ بگەن بەڵام مادامی کە بۆیە لێرە باسی ئەو مەترسیە بکەم مادام کە بزوتنەوەی ژینە نەتوانێت ئەو کەرەس و ئامرازەی بەهێزبوونی خۆی فراهەم کات نەتوانێت جەماوەری بێتەوە بە بڕوای من ئەم مەترسیانە لەسەر ڕێگایەتی هەوا کە تا ئێستاش بوو هەوا کە باسم کرد لە وڵاتانی دەوروبەرمان هەوا کە لە ئێرانیش بوو ئێمە دەبێت بزانین ئەم مەترسیانیش هەیە تەنیا شتێک ئەم مەترسیە ئەڕوێنێتەوە هێزی خۆمانە لێرە مەعادلە هێزە هێز دەی بڕێنێتەوە هێزی ئەوان تەبلیغات و پوڵ و پارە و چەپ و چۆڕ و سەرکوتە هێزی ئێمە هێزی جەماوەری
هێزی ڕێکخراوبوونمانە. ئەمە ئەرکی سەرشانی هەمومانە، ئەرکی سەرشانی ڕێبەرانی ئەو بزوتنەوانە لە ئێرانە، بزوتنەوەی کرێکاری، بزوتنەوەی ژنان، بزوتنەوەی خوێندکاران، بزوتنەوەی بازنشستەکان و زۆر شوێنی تر. ئەمە ئەرکی ئەوانە کە بە هەست بەم خەتەرە، چونکە ئەوەی کە ئێمە دەڵێن مسوەگەر نییە، ئەمە خەتەر لە پەنای دەستمانایە، خۆیان نیشاندا، خۆیان مەترا کرد، هاتنە مەیدان و ئەو زەرور زیانشیان گەیان و بۆ بەرگرتن بەوە پێویستە ئێمە وشیار بین و متوجهەوە بین کە بۆ جوابدانەوە دەبێت خۆمان بەهێزکەین. بەڵێ زۆر سپاس هاوڕێ جەماڵ. باسی تەمامیەتی ئەرزیش بکەین. ئێمە وەکو کۆمەڵە و بەشێک لە ڕێبەری بزوستنەوەی شۆڕژگەرانەی کوردستان پێمان وایە کە دەسەڵاتی دوای کۆماری ئیسلامی ئەبێدان بە مافی چارەنووسدا بنێت بۆ تەواوی کەمینەتەوەیەکانی دانیشتووی ئێران. تەمامیەتی ئەرزی ئەم مافە پێشێل دەکات. زۆر ڕاستە. ئەوە لە زمانی پەهلەویدا بەدەستەوە گیرە، لە زمانی کۆماری ئیسلامی هەر بەدەستەوە گیرە. ئێستاش ئۆپۆزیسیۆن ڕەنگاوڕەنگ هەر کامێکیان بە جۆرێک، ئەوەی کراواتی ئەوەی بێ کراواتە، هەر کامێکیان ئەوە خاڵی مشتەرکیانە. لە حاڵەکە لە ئێمە دەزانین کە یەکێک لە بنەماکانی ویست و داخوازی خەڵک ئێستا لەسەر شەقامەکانی ئێران و لە کوردستان مافی دیاریکردنی چارەنووسە، کەوابوو ئەمە دژایەتیە لە ئەستا لەگەڵ ئەم ویست و داخوازەی خەڵکی ئێران. بێجگەلەوە ئەمە نیشان ئەدات کە هەر کەس ئەم شعارێ بەدەستەوە بێت بە پێی تاریخی 100 ساڵە ئیستفادەی لێ دەکات بۆ سەرکوتگەری، بۆ بێ مافکردن، هەنی بێ ئەملا ئەولا، بۆ دژایەتیکردن لەگەڵ ئەوەی کە خەڵکی کورد ویا ملەتەکانی تر لە ساحەی ئێرانە، لە جۆغرافیای ئێرانە بتوانن چارەنووسی خۆیان دیاری بکەن، بتوانن حاکم بن بەسەر چارەنووسی سیاسی خۆیان. کەوابوو هیچ شک لەوەدا نییە ئەم شعارە تەنیا و تەنیا ئیدامەدان بە سەرکوتگەری و ستەمگەری ملیە لە ئێراندا. بێجگەلەوە قسە لەسەر ئەوەیە تەمامیەتی ئەرزی ئێران. ئەرزی ئێران ملەتی جۆر بە جۆری تێدایە، دەی زۆر باشە. مادام ئەوەی کە ئێرانە دەیەوێت هەمبەستگی ڕابگرێت، دەیەوێت یەکپارچەگی ئێران ڕابگرێت، دەی زۆر باشە. ویست و داخوازی ئەو ملەتانەوە لەوانە خەڵکی کورد دەبێت بە قانونی بێ ئەملاو ئەولا، دەبێت بە قانونێک کە لە قانونی سەرەکی و ئەساسی ئەو وڵاتەدا هاتبێ وە مافی خەڵکی کورد، چ مافی سیاسی، چ مافی اقتصادی، چ مافی فەرهەنگی، چ مافی ئیدارە بوون، ئەمانە لە قانوندا هاتبێت و خەدشە ناپەزیر بێت و بەرگەشت ناپەزیر بێت. جا ئەو کاتەیە هەمبەستگی ملی هەمبەستگی بۆ وجود دێت. بەڵام تۆ دەی بەم شعارە ئیدامە بە سەرکوتگەری ملیە دەی و دژایەتیشی لێ دەکەی، تەبیعەتەن بەهانەی تەجزیە تەڵەبی تەلاش دەکەی کە ئەو ویست و داخوازە ڕەوایە سەرکوتکەی. ئەمە ناوەڕۆکی ئەو سیاسەتەیە. مادام ئەوەی کە ویست و داخوازی خەڵک لەوانە خەڵکی کوردستان لە قانونی بنەمای ئەو وڵاتەدا جێگیر نەکرابێت، تەسبیت نەکرابێت، سەبت نەکرابێ و جواب نەدرابێتەوە، بەڵێ خەڵکی کورد خۆیان هەیە چۆن چارەنووسی خۆیان دیاری دەکەن. حەقی بێ ئەملا ئەولای ئەوانە. بە تۆری واقعی ئەوە خەڵکی کورد نین کە دەبێت نیشان بدەن کە تەزیە تەڵەب نین. ئەوانەی کە ئەو شعارە هەڵدەگرن دەبێت نیشان بدەن کە تەلاش دەکەن بۆ ئەوەی کە بە قەولی خۆیان تەمامیەتی ئەرزی ڕابگرن و تەلاش بکەن بۆ ئەوەی کە مەسەڵەن لە نەتیجەی ئەو سیاسەتەدا و لە نەتیجێ بەکاربردنی ئەو سیاسەتەدا ستەمگەری ملی ئیدامە نادەن و شوێنیزمی ملەتەکانی تر ملەتی فارس ئیدامە نادەن. ئەوانن دەبێت سابتیکەن. سابتەکەیشی ئەوەیە کە دەبێت وەختارێکیان باسی ئەوە دەکەن بێ ئەوەی کە ئەم مافە لە قانونی ئەساسیدا جێگیر بوو بێت و خەدشە ناپەزیر کرابێت، ئەمە جێبەجێ نابێت و حەقی خەڵکی کوردە
و کە چۆن مافی چارەنووسی خۆی دیاری دەکات و بە بڕوای من ئێستا بزوتنەوەی ژن ژیان ئازادی زۆر نیشانی داوە کە پشتیوانی لەوە نەتە تەنیا بۆ خەڵکی کوردستان بۆ هەموو خەڵکانی دانیشتووی ئێران دەکات و بڕوای من بێ ئەوەی کە جواب بەو مەسەلە بدرێتەوە هەرنەوە ئۆپۆزیسیۆنانە کە ئەوە خۆیان مەطرح دەکەن و ئەم ئۆپۆزیسیۆنانە بەم شعارەوە بە بڕوای من شتێک نییە جگەلەوەی کە نیشان ئەدەن ستەمگەری میلی هەروە ئیدامادەن و بەو شعارە دایان هەوێت ویست و داخوازی خەڵک و بە تایبەت ویست و داخوازی خەڵکی کوردستان بەو جۆرە سەرپۆشی بەسەرادا بنن و جۆرێکی تر و بە ڕواڵەتێکی تر هەر ئەو ستەمگەریە ئیدامە پێ بدەن. بەڵێ زۆر سپاس هاوڕێ جەماڵ. وەکو دووە پرسیارم گەلێک ئەزمون هەیە کە شۆڕشی جەماوەری بێ ڕێبەری بە ئاکام ناگات، ڕێبەری چۆن پێک دێت و چۆن دەتوانێت ئەم شۆڕشە بە ئاکام بگەێنێت؟ ئەوە ڕاستە ڕێبەری وەختێ باسی دەکەین و شەرتی لازمی سەرکەوتنی بزوتنەوەیکە، بەڵام ڕێبەری داسەپاو یا ڕێبەری هەڵقڵاو لە نێو ئەو بزوتنەوە کامێ؟ تا ئێستا ئەوەی کە ئێمە دەیبینین لە وڵاتانی جۆر بەجۆر وەختاری خەڵک اعتراض و ناڕزایەتیان کردووە بەرامبەر بە دەسەڵاتی حاضر و تەلاشیان کردووە ویست و داخوازەکانی خۆیان مەتاکەن بۆ بربەرەکانی کردن لەگەڵەوە دایان سەپاندووە لە هەموو شوێنێک تقریبەن ئاوا بووە بەداخەوە بۆچیش دایان سەپاندووە؟ چونکە ئەو بزوتنەوە مەجای پەیدا نەکردو خۆی بەهێز کات، دایان سەپاندووە بەسەر یا و دیارە لە میدیا و لە تەوەهمات و لە شێوەگەرێکی جۆر بەجۆر ئیسفادەیان کردووە دایان سەپاندووە بەسەر خەڵکە و بەلاڕێداچەوە هەمان بەساتی زوڵم و ستەم و نابەرابەری و بێعەداڵەتی و بێمافی ئەمجا بە شێوەیەکی تر هەر ئیدامە پەیدا کردو. بەس بەنابەرین ئەم ڕەوشە تەجروبە کراوەتەوە. ئێستا ئەو بەشە لە ئۆپۆزیسیۆن کە باسمان کرد خوازیاری ئەو داستەپێن بەسەر ئەم شۆڕشەدا. بەشێکی تریشی بزوتنەوەی ئەوەی کە لە نێو ئەو بزوتنەوەدا هەڵقڵاو بێ هەڵقڵاوی ناو ئەو بزوتنەوەیە بێت. ئەمەش نوعێتر لە ڕەهبەریە وەختە ئێمە سەرەتاکانیشمان دی بەڕاستی و ئێستاش لە شەڕشی ژینادا و نزیک 5 مانگە ماوەیەکی زۆر کورتە بەو دەڕەندەیەی کۆماری ئیسلامیش ڕوبەڕوو بوو، بەس بەو سەرکوتگەریەی کۆماری ئیسلامی ڕوبەڕوو بوو. بەڵام بە هەمووی ئەوانەیشەوە نیشان سەرەتاکانی دەرکەوت کە ئەم بزوتنەوەی پتانسیەل و زەرفیەتی ئەوە هەیە کە لە ئیدامەی خۆیدا بتوانێت ڕەهبەرانی خۆی شکڵ پێ بدات و بەهێزیان بکات و ئەوانە بتوانن چارەنووسی سیاسی ئەو جامعەیە بەدەستەوە بگرن و خۆیان ینی بەدەستەوە بگرن. بە بڕوای من ئەمە عملیە ممکنە و هەر ئێستاشی ئێمە سەرەتاکانی دەبینین، هەر لە ساڵانی پێشوشە و دیومانە ئێستاش دەبینین بەهێزتر بووە و لە ئیدامەی خۆیدا من هیوادارم بزوتنەوەی ژینا لە ئیدامەی خۆیدا بە شێوەگەرێکی جۆر بەجۆر بێگومان بەرەوە ئەوە دەڕوات کە ئەم بزوتنەوەیە ڕێبەرانی ئەمەلی خۆی لە بەشە جۆر بەجۆرەکانە بە ئیتحاد و هاوپشتی و هاوبەستگی لەگەڵ یەکتر بتوانن ئەو ڕەهبەریە لازمە بۆ بە ئەنجام گەیاندنی بزوتنەوە دەستەبەرکەن و سازمانی بدەن و بێتەڕوو. ئەمانە هەمووی بەستگی بە ئیدامەی ئەو بزوتنەوەی ئەوەی کە من زۆر جار لەم قسە و باس لەگەڵ تۆوە هەر تاکیدم لەسەر کرد بەردەوام بوونیەتی. جارە ئەشکاڵەکەی فەرقەکە، جارێک هز دەبێت، جارێک هەڵدەچێت، جارێک بەم شێوە کار دەکات، جارێک لە شێوەیەکی تر ئیسفادە دەکات، بەڵام هەمووی ئەمانە بەردەوام بوونەکەی ناخاتە ژێر پرسیارەوە. ئەگەر ماوەیەک لە شەقامەکانە نەبوون بەردەوامەکەی ناخاتە ژێر پرسیارەوە. ئەگەر ئەحیانەن مەسەڵەن لە عەرسەیەک تراکشاوە چوو بۆ عەرسێکی تر ئەمە بەردەوام بوونی ناخاتە ژێر پرسیارەوە، چۆن ئەو بزوتنەوەیکی ڕەوایە بەرهەقە و بە تۆری واقعی لەسەر هێندی ویست و داخوازی بەرهەق هاتوۆتە مەیدان لە ساڵانی زووترەوە. هەر لە ساڵەکانی بەدوای ئەوەی کە ئیسلاحاتی تر کارایی خۆی لەدەستا و خەڵک متوەجه بوون تازە لە سندوقەکان و ناتوانن بە هیچ شوێ بگەن و 96 دەستیان پێکرد زۆر لە مێژە دەستی پێ کردووە.
بە بڕوای من لە ئیدامەی خۆیدا ئەتوانێت ئەو بەهێز بێت ولا بەهێزبوونیدایە بە بڕوای من دەتوانێت ڕێبەرانی خۆشی بدۆزێتەوە. ئێمە چ دەکەین؟ ئێمە کارمان نە ئەوەی کە ئەوە کەسکەین ئەو جۆرەی کە ئۆپۆزیسیۆن دەیکات تورمز دەخاتە ڕێگەی ئادەی وەکالەت بدەم بە من بارچم خەریک بم، ئادەی نازانم بە ڕێفراندۆم بکەین، ئادەی نازانم قانون ئەساسی ئەمە ئەو لێ بکەین بە پێچەوانەوە کە دەوێت مانە ئەتەراشی بکات، دەوێت کزی بکات، دەبێت چاوەڕوان ڕای بگرێت. ئێمە دەبێت تەلاش بکەین بۆ ئەوەی کە مدام ئەوە بڵێن کە ئێمە دەبێت خۆمان بەهێزکەین و کارمان ئەوەیە کە بتوانین یارمەتی بدەین بۆ بەهێزبوونی ئەو شۆڕژە لە نێو ناخی کۆمەلگادا، لە شوێنی کرێکاریەکاندا، لە شارەکاندا، لە گەڕەکەکاندا، لە بزوتنەوەی ژناندا، لە بزوتنەوەی خوێندکاراندا، لە هەموو عەرسەیەکدا بتوانین ئەم بزوتنەوەیە وا بەهێز بێت کە ڕاهبەرانی خۆی حتمما شکڵ پێداوەی کە تایسش کردم سەرەتاکانی زۆر بەباشی دیارن و لە ئیدامی خۆیدا بە بڕوای من ئێمە دەبێت چاوەڕوانی ئەوە بکەین. ئەلبەتە هەر دیسان دەگەڕێمە ئەو سەر ئەو قسەم کە دەبێت وریای مەترسیەکانیش ببین. ئەم مەترسیانە لەسەر ڕێگەمان هەن، دەبێ وریای ئەم مەترسیانە بین، نەهێڵین، ئیجازە نەدەین بۆ ئەوەی کە بەم نەوە ڕەفتارانە بەم نەوە کردارانە بتوانن ئەو بزوتنەوەیە بربەرەکانەی لەگەڵکەن یا کزی بکەنەوە یامانەی بن یا بە ڕێگەیەکی تر. زۆر سپاس. هاوڕێ جەماڵ، من پرسیارێکم نەماوە، ئەگەر بۆ خۆتان پێتان وایە شتێک لە توولی بەرنامەکە لازم بۆ تا ئشارەیەک پێ بکەن ئاماژەی پێ بکەن بفەرمونون. زۆر سپاس، پێمایە کافیە و زۆر سپاس بۆ ئێوە و سپاس بۆ ئەو عەزیزانش کە تا ئێستا بیسەری ئەو قسە واسە بوون. زۆر سپاس دووبارە بۆ بەشداریتان هاوڕێ جەماڵی بزرگپور، ئەنجامی ناوەندی کۆمەڵە. زۆر سپاس. بەڵێ خۆشەویستان، زۆر سپاس بۆ ئێوەیش کە بینەرمان بوون هەتاکو ئێستا. لێرەدا پێم خۆشە ئاماژە بە شتێک بکەم کە ئەوڕۆ لە شاری تورکیە و سووریا بوومە لەرزەیەک بۆ بەگوڕی 7.3 ڕیشتر ڕوویدا و ژمارەیەکی زۆر لە خەڵکی ئەوستانانە گیانیان لەدەستا و بە سەدان کەسیش بریندار بوون. ئێمە لێرە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە و کاربەدەستانی بەرنامەی ڕاستەوخۆ هاوخەمی خۆمان بۆ گیانەدەستانی وازیزانە دەردەبڕین و هیوای چاکبوونەوە بۆ بریندارانیش دەخوازیین. زۆر سپاس کە تا ئێستا بینەرمان بوون و ماڵەوە. خیابان خروش آوا هستا و زندو خیابان خروش آوا هستا و زندو صدم دستولاش پیکر و رمزی هستم دژی کویلتی خیابان سنگر خیابان سنگان شری خیت فنگو سری پر لعندش شری خیت فنگو سری پر لعندش بازار شکونش و دیلم بازار شکونش و دیلم خیابان چه سخت و چه بردین دل بود خیابان چه سخت و چه بردین دل بود صدن پشت ماوا صدن پشت ماوا صدن پشت ماوا صدن پشت ماوا
خیابان شقامی داری همیشن خیابان شقامی داری همیشن خیابان شقامی داری سنه در بجان کنده هاشان پیل بود که کتدن که ایشان لپاسکاوی داره شرارت کنده حالش که گوزن خینا سني ساتاويني من دلو بيقلو بارنا كدريايك بادي ديني من سمالي مو سمالي هذا السني بسوزو تاو دامو بهار رافي داجين كاري وراتكم باو وكم باو منزل موزل مويد ويا زران أولي فزان نيسان واد الدهاميم ميلي مواد ولا نجان هيلي مواد ولا نجان هيلي مواد ولا نجان سواي باو كزاو مستر زيني بتسا من بسوس لا والسنام باقين ترم لو حناسا من باورهم قوم لزام ديري زمي دلر زنم تيو تنان لا بندنم هموجيان هاجنم دهاجنم من رونكي يا سجنم وابتا ودم بوجه دسان من شورشي مادرسورا كي كردستان مادرسورا كي كردستان مادرسورا كي كردستان اینجا کردستان است، کابوس فاشیستا.
ئەی هەموو جیهان ڕێگە خۆشکەر بۆ خەباتی ئازادی ئینسان بانگەوازی شۆڕشێکە ئەی هەموو جیهان ڕێگە خۆشکەر بۆ خەباتی ئازادی ئینسان شۆڕشێکە بە پێشەنگی ژنانی نیشتەمان بامسۆگەر بێ سەربەستی حورمەتی ژیان شۆڕشێکە بە پێشەنگی ژنانی نیشتەمان بامسۆگەر بێ سەربەستی حورمەتی ژیان بامسۆگەر بێ سەربەستی حورمەتی ژیان ترس دەخاتە دڵی دوژمنان بابە یەک بین بابۆ یەک بین بێکاتە و گەلان یەکیەتی ترس دەخاتە دڵی دوژمنان خۆ نەویستی بەدی دێنێ ئاوات و خەومان باڵندەی ئامانجمان نەفڕێنێ بۆ ئاسمان خۆ نەویستی بەدی دێنێ ئاوات و خەومان باڵندەی ئامانجمان نەفڕێنێ بۆ ئاسمان باڵندەی ئامانجمان نەفڕێنێ بۆ ئاسمان باوەری یەکسانی هەموو چین و توێژەکان پەیامی ئاشتی گەلان بۆ دایکی نیشتمان باوەری یەکسانی هەموو چین و توێژەکان پەیامی ئاشتی گەلان بۆ دایکی نیشتمان بۆ یەکشتمان یەک دەنگین و پڕ بە گەرومان ژیان ئازادی بۆتە وێردی سەر زەمان بۆ یەکشتمان یەک دەنگین و پڕ بە گەرومان ژیان ئازادی بۆتە وێردی سەر زەمان ژیان ئازادی بۆتە ڕەمزی بەرخودان کۆیلەی زۆردارانەی ئینسانەکان بۆ دەبێت چاوەڕێ مەرگ بین لە هەناسەدان چاوەکەی کۆیلەی زۆردارانەی ئینسانەکان بۆ دەبێت چاوەڕێ مەرگ بین لە هەناسەدان شۆڕشێکی گەورە بێکرێن بۆمان و نەمان با یەکجاری ئازادی بێت بەداهاتومان بۆ یەکشتمان یەک دەنگین و پڕ بە گەرومان ژیان ئازادی بۆتە وێردی سەر زەمان ژیان ئازادی بۆتە ڕەمزی بەرخودان وەرە دەرێ دەستی خۆتم بەرێ وەرە دەرێ دڵم بێ تۆ ناسرەوێ وەرە بەرزیکەی ناڵەمان بەرەو سەرێ وەرە دەرێ کورد بە جاشان ناکەوێ من دەزانم نیشتیمانم بریندارە ژنجیان ئازادی ئەمڕۆ لەسەرزار من دەزانم نیشتیمانم بریندارە ژنجیان ئازادی ئەمڕۆ لەسەرزار هەرچی بوون و نەبوونمە لەسەر دەستم تۆ هەموو کەسی منی و منیش هەموو کەستم بەسەرهەڵدان و بۆنی ئازادی مەستم من ئەو خاکەم خۆش دەوێ و پێی پەرستم بەبیڵێ لە نەخۆشیە و میلەتە بەبیڵێ لە خاکەم کە دەدلەتە بەبیڵێ لە شەهیدم کە سیروەتە لەو مێژوە خوێنەوێ کە هەتە تۆ سەرهەڵدانی شۆڕشی تۆ ڕاپەڕینی برد نەداوە دیلەندشی ماتەمینی ورە بەرز و بەهێزی لە پێنا وڵات تۆی بەرخۆدان هەر تۆی شکۆی خەبات وەرە دەرێ دەستی خۆتم بەرێ وەرە دەرێ دڵم بێ تۆ ناسرەوێ وەرە بەرزیکەی ناڵەمان بەرەو سەرێ وەرە دەرێ کورد
بجاشان نکره من دزانم نیشتیمانم بریندارم جنجیان آزادی امرو لسر زار من دزانم نیشتیمانم بریندارم جنجیان آزادی امرو لسر زار هرچی بونو نبون ما لسر دستم تو همو کسی منی و منیش همو کس جنجیان آزادی جنجیان آزادی جنجیان آزادی آزادی سرچاوی خوشی شادی ناب ظلم و بیدادی سرچاوی خوشی شادی ناب ظلم و بیدادی جنجیان آزادی پێشەنگی شۆڕەژم بێ نەسرەوتن سەرکەوتن بێ پێشەنگی شۆڕەژم بێ نەسرەوتن سەرکەوتن بێ چەقڵی چاوی دوژمن بێ ژیان ئازادی تۆ نامریژی ناگیان ناوت ڕەمزی بەرخۆدان تۆ نامریژی ناگیان ناوت ڕەمزی بەرخۆدان تێکرا دەیڵێن هەموومان ژیان ئازادی
سەچمەیان پێکا